هەر سەبارەت بە پرسی موچە من میوانێکم لەگەڵ دەبێت. ڕێباز حەملان بریکاری پێشووی وەزارەتی دارایی عێراقی فیدراڵ لەگەڵما. کاک ڕێباز بەخێر بێ. سپاس. باش بەغدا بۆ موچە نانێرێت زیاتر لە چ ڕۆژە موچە نەهاتووە؟ وەڵای من ویستم ئێستا تەرکیزم چوو بۆ باسی داهاتی نانەوتی ویستم بابەتێکی هەم بۆ جەنابەت ڕوون بێ هەم بە بینەرانی بەڕێز و بۆ موچە خۆرانیش کە خەڵک زۆر تێبینی هەیە یاخود هەندێک پەرلەمانتار یاخود هەندێک ئەوە ڕۆژنامەنووس شرۆڤەی ئەم بابەتە بە هەڵاکەن باشە یاخود ئەیانێ بە هەڵە بیکەن فەرقەکە لە مانگی 5/2024 بەڕێز سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران بەڕێز سکرتێری ئەنجومەنی وەزیران باشە چونە لای بەڕێز محەممەد شیع سوودانی لەوێ دانیشتێکیان کرد لەسەر ئەم بابەتە کە پێڵەن داهاتی نانەوتی هەرێمی کوردستان پەیامی جەنابی کاک مەسرور بەرزانیان پێبوو بە جەنابی محەممەد شیع سوودانیان وت ئێمە وەکو هەرێمی کوردستان ئەوە نەوتە بڕاوە خۆتان بڕوتانە چیمان نماوە ئیلتیزام داهاتی نانەوتی چەندمان داهاتی نانەوتی هەبوو هەر هەمووی تەسلیمی حکوومەتی عێراقیەکەین هەر هەمووی بەرامبەر بەوە موچەکەمان بنێ بودجەی تەشغیلی و ئیسیسماریشمان بنێ باشە بەپێی قانونی موازنەی عێراق کە تەصدیق کراوە بۆ 2023 و 24 و 25 بۆ 3 ساڵە تەصدیق کراوە ئەمە باسی ساڵی 2024 بۆکەم بەڕێز محەممەد شیع سوودانی بە هەردوو بەڕێزانی وتبوو من بە هیچ شێوەیەک ناتوانم ئەو بابەتە بکەم چونکە خۆشمان کێشەمان هەیە لەسەر بودجەی تەشغیلی و ئیسیسماری لەبەرەوە من بەزەتوانم موچەتان بدە ئەو دوو بەڕێزش بەڕێز محەممەد شیع سوودانی تۆ ئەی ئێمە چی بکەین بەرامبەر بەوەی کە تۆ ئێوە بەردەوام داهاتی نانەوتی داواکەن و ئەوە ئەگەر هەموویتان نینێت دە 150 لەسەر 150کە یەمەوە سەر قسەکەی جەنابەت کە ئێستا باسی کرد باشە قانونێکی پێڵەن قانونی ئیدارەی مالی بەپێی قانونی ئیدارەی مالی تەنها داهاتی باج باشە لەگەڵ ڕسوماتی گومرگی بەس دوانێک کە باسم کرد ئەو دوانی کە جەنابەت باسی کرد ئەم دوانە قانونی ئیدارەی مالی ئەڵێ لە 150 ئەمە بۆ خۆتە لە 150 گەڕێتەوە بۆ مەرکەز یەک شتیکە نییە لەسەر و ئەمەوانەیە کە باس کرێت چونکە داهاتی تریش هەیە داهاتی ڕسوماتی وەزارەتەکان حکوومەتی عێراق گوتوێتی بۆ خۆتانە تەنها ئەو دوم ئەوێت 150 با یەک شت هەیە غەڵەتە ئەمە شتێک نییە حکوومەتی عێراق بڵێ بۆ خۆتە بۆ خۆت نییە قانونە قانونێک لای بۆتەوە دوو بابەتێکی کە هەیە پێڵەن میزانیە موازنە کە ساڵانە دەرەچێ لەبەری بۆ عێراق بۆ 3 ساڵێک موازنە دەرچوو بەڵام چیەکرێت جەداولی 2024 برایەوە پەرلەمان هەندێک تعدیلاتی تیاکرا و تەصدیق کرا بۆ 2025 جەدوەلیان نەبرد کە نە ئەبوایە پەرلەمانتارەکان بە تایبەتی کوردەکان پەرلەمانتاری کورد لە کوردەکان لە پەرلەمانی عێراق ئەمەیان قبوڵ کردایە مەفروض بوو جەداول تێپەڕین ئێستا گرنگە چی بکە ئەم جەداولەیە بۆ دیسانەوەی 2024 پەرلەمان هەر تعدیلێک هەبوو بکرایەوە ئێستا حکوومەتی عێراق چۆن تەسەڕوفەکە لەبەری جەدول نەبراوەتەوە ئەوە پەرلەمان و تەصدیق نەکراوە ئێستا کێتە سەر مەزاجی حکوومەتی عێراقی باوەڕم کامڕۆیەکێک پێی گوتم گوتی حکوومەتی عێراقی هەر بە هەوەس نایداتوتەوە ڕێک ئەوەیە هەر بە هەوەس نایدا جا توانین تۆزە ئەوەیەکی بۆ بکەین نەک بڵێ کێشەی بە مەسەلەکە سیاسیە با من بێ مەسەلە و نقطەیە تا ئەم کاتی لەگەڵ جەنابتان باشە کە وەکو باسی کرد چ ڕۆژە موچە دواکەوتەوە نزیکەوە 20 ڕۆژ زیاترە لیستی موچە لە بەغدایە ڕاست تەدقیق کراوە پەسەند کراوە لەلایەن دایرەی محاسبە و دایرەی موازنەی سەر بە وەزارەتی مالی ئیتیحادی و من بە شخصی و هەروەها وەزارەتی دارایی و ئابووری مەکتەبی جەنابی وەزیر ئەو لیژنە تەکنیکی کە بەڕێز وەزیری دارایی پێکێناوە کە بەردەوامە چنە بەغداویان کە خۆشیان چوونەتە بەغدا یەک تێبینی یەک نقطەش لەلایەن دایرەی محاسبەی بەغدا دایرەی محاسبە و دایرەی موازنەی وەزارەتی مالیە نەوتراوە یەک قسەیان کردووە هەتا ئەمڕۆژ ئەڵێ ئیعازمان بۆ نهاتوە کاگاتەوە هەرەو قسەی جەنابەت ئیعازەکە یعنی چی؟ ئیعاز یعنی بەڕێز محەممەد شیع سوودانی لە مەجلیس وزەرا
بە تەلەفۆنێک بە نامەیەک بە بەڕێز وەزیری مالیە عێراق ئەڵێت ئیطلاقی موچەی مانگی 4 بکە ئەویش بە یەک تەلەفۆن بە دایرەی محاسبە پێم خۆشەوە بزانین چونکە هەموو خەڵک دەڵێت تەیف سامیە نایکاتیان سەرۆک وەزیرانە بەڕاستی پێم خۆشە بە ڕوون و ئاشکرا بە سەراحەت پێ بڵێم بەڵێ بە سەراحەت پێ بڵێم بەڵێ وەزیری مالیە سەلاحەتەوەی نییە بە موچەی هەرێمی کوردستان نەنێرێ دەسەڵاتی ئەنجومەنی وەزیران و ڕئیس وزرا کاتە سەرۆک وەزیران ئەتوانێت پێ بڵێ بێرە ئەنێرێت بە یەک ینی هەموو پرۆسەکە 10 دقەی پێ ناچێ سەرۆک وەزیران بە نامەیەک بە وەزیری مالیە عێراق بڵێ بۆ ئەو تەلەفۆن ناکات من یەکشتم بەلاوە سێرە ینی بۆمانگەکانی پەیوەندیت هەرماوە لەگەڵ وەزارەتی دارایی من لەگەڵ هەمیان پەیوەندیم هەیە باش هەمیان یەک دیار بەم ئەڵێنی عازمان بۆ ناتوە ئەڵێنی عازمان بۆ ناتوە باشە ئەو تەلەفۆنێکە خۆت گوت لەم ڕۆژان ئەم چەند ڕۆژە زۆرم شت بیستەوە زۆریشم قسە لە سەرم بابەتە کردو ینی بەڕاستی ئەم ێوارەیە لەبەر حرمەتی جەنابەت کە تازە دەسێ کردوێتەوە بە سەعات 8 و بۆ ئەم کەناڵە خۆشەویستەش کە هاتم بۆ ئەوە بوو باسی کەم کە ئەم بابەتە بابەتێکی سیاسیە بەڵام جەنابی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان کاک مەسرور زۆر زەختێکی گەورەی کردووە چەند ڕۆژەی ڕابردوو بە تایبەتی هەفتەیە ڕابردوو لەسەر وەزیرە بەڕێزەکانی کورد لە بەغدا کە بڕیارێک هەیە ئەم هەفتەیە ئەواتە لە سبەینەوە ئەم بابەتە چارەسەر کرێ بەڵام ئێمە ئەگەڕێنەوە سەر کێشە ئەساسەکرێت ئەو بابەتە چارەسەر کرێ ینی لەم هەفتەیە یەکشەمە تا ئەم ئێوارەیەش ئێمە پەیوەندیمان هەر هەیە لەگەڵ مدیر عامەکان وتیان دەوام نەبوو هیچ عازێکمان تا ئێستا بۆ نهاتووە ئەگەر سبەینێ هەتا سەعات 1 و 2 ئیطلاقی پارەکەی هەرێمی کوردستان نەکرێ سبەینە 2 کەس لە دوو بەڕێز لە لیژنەی تەکنیکی وەزارەتی مالیە کە بەڕێز وەزیری دارایی هەرێمی کوردستان پێکوێناوە ئەسنە بەغدا بۆیە جاری کە بچنەوە بڵێن بێ زەحمەت ئێمە پێمان بڵێن دیارێکمان پێ بڵێن وڵا مەسەلەن لەسەر داهاتی ناوخۆ ئەم چەند ڕۆژە قسەکەم ویستم باسی ئەوکەم لە شرۆڤەی ئەم لاولا زۆر کرا وەڵا داهاتی ناوخۆ نەنێردراوە یاخود کەم نێردراوە نازانم قسانە یاخود وەزارەتی دارایی وەزارەتی مالی ئیتیحادی وتوانە بڕەکەی کەمەکەینەوە قسانە هیچی ڕاز نییە چونکە ئەسڵەن هیچیان نەوتووە ئێستا هیچیان یەک خۆزگە دیێڕێکیان بوو تابیان تا وەڵام مەسەلەن تێبینیمانەیە لەسەر فڵانشت تێبینیان نییە زانی بۆچی تێبینیان نیە بەڵگەکە زانی چییە بە پەسەندکراوی بە تەدقیقکراوی لە دایرەی محاسبە و موازنە چۆتە بەردەم وەزیری مالی عێراق کەی هەفتەی پێشووتر وەزیری مالی عێراق وەزیری مالی عێراق شەمە و یەکشەمەی ڕابردوو بەریدی هەموو وەزارەتەکە ئیمزا کردووە ئەوەی هەرێمی کوردستان چۆتە بەردەستی نەیکردووە وتێتی ئیعازم بۆ نهاتوو دووشەمەکەی سەفەری کرد سێشەمەکەی هاتەوە عێراقی عازی بۆ دێ زۆر ئاسانە کاتوو ئەچێت و بەس بۆی هەرێمی کوردستان پێشوو لە مەجلیس وزەرای عێراق بووە ئەم بەسەلەی باسکرا باز نەکراوە باشە کاکرە بەستخوا تۆ لەوێ بوویت ئایا ئەوەی عراقیش بە تەلەفۆنێک چارەسەرەکرا ئیلا سەرۆک وەزیران پێگوت موچەی فەرمانبەرانی عراق بدا یان تەیف سامی خۆی واژوەیە کردو بڕۆن موچەکە بدەن بەس بۆی هەرێمی کوردستان وەزارەتێکی دارایی هیچ وەزارەتێکی عێراق هیچ پارێزگایەکی عراق پێویستی بە هیچ تەداخولێکی ڕئیس وزەرا و ئەنجومەنی وەزیران نییە ئیلا بۆ مەصرفێک یاخود بۆ پرۆژەیە کە مەجلیس وزەرای گینا مەسەلەی موچە هەموو مانگێک وەکو خۆی ڕوا و هیچ کێشەی بەس بۆ هەرێمی کوردستان پێویستی بە تەلەفۆنە بەس بۆ هەرێمی کوردستانە کە بەردەوام ئەمە وەکو کارتێکی فشاری سیاسی بەرامبەر خەڵکی کوردستان بەکاری نقطە ئەو 750 ملیاری باسەکرێت نەخێ ڕازنی نیوەنیە چکەوە هەموو لە سوشیال میدیا چکە ئەوڕۆ لە یەکێک لە ئەندامی شاندەکانم پرسی گوتی بەخوای بەغدا هیچ پێ نەگوتی با من دوو سێشتە پێ بڵم کە ڕاز نییە باشە یەکەم بەغدا کێشەی ئابووری ئەم لەحزەیە کە ئیلاقی بە موچەی مانگی چوارەوە هیچ ئیلاقی بەوە نییە چونکە کێشەی ئابووری ئەگەر دروست بێ بە چەند مانگێکی کە دروست دەبێ بۆ ئەگەر نرخی نەوت زۆر دابەزێت چونکە بەغدا عجزیەوەیان ڕاست نییە نەختینەش لە بانقی مرکزی هەولێر کە فەرعی هەولێرە بەشی نەک دوو موچە زیاتریشان سیولە لایە پارە سەرف کرد حازرە عێراق ئەگەر کێشەی سیولەی هەیە بۆچی موچەی مانگی چواری خۆی کە 8 تریلیۆن دینارە سەرف کرد پێش 34 هەمووی سەرف کرد بۆ 950 ملیاری هەرێمی کوردستان کێشەی بۆ دروست بوو ڕاست نییە ئەمانە هیچیان ڕاست نییە کەواتە ئێستا شتێکی کەش ڕاست نییە نەتێبینیان لەسەر داهاتی ناوخۆ هەبووە نە بۆ مانگی 1 نە بۆ مانگی 2 نە بۆ مانگی 3 و موچەی مانگی 2 3یان لە یەک مانگا نار کە مانگی ڕەمەزانی پیرۆز و جەژنی ڕەمەزان بوو لە یەک مانگا هەردووکیان نار
و هەر عیننداەتی ناوخۆی لیستی موچەیە؟ وەلیستی ئەم مانگی چوار کە حاضر کراوە بڕەکەی کەمترە لە مانگی پێشووتر لەبەری خەڵکێکی زۆر تەقاعود بووە چۆتە خانەنشینی حالەکراوە کەواتە ئەو بڕواتان بێ حکوومەتی هەرێمی کوردستان لە سێ مانگی ڕابردوو لە ساڵی 2025 هەرچی تێبینی و سەرنج و داواکاری بەغدای هەر هەمووی جێبەجێ کردووە بە ئیعترافی ڕقابەی مالی عێراق کە راپۆرتێکیان بەرز کردوەوە لە بەردەم هەموو پەرلەمانتارە بەڕێزەکان و خەڵکی شاهێستا و بە ئیعترافی دائیرەکانی موازنە و محاسبەی بەغدا خۆشی لەسەر هەژماری من لەسەر UPN لەسەر داهاتی ناوخۆ لەسەر لیستی موچە فەرمانگەی تەکنۆلۆژیای زانیاری حکوومەتی هەرێمی کوردستان بە تەنسیق لەگەڵ وەزارەتەکان حازری ئەکات بە سیستەمێکی دیجیتاڵی پێشکەوتوو کە لە بەغدا خۆشی نییە. ئەم هەفتەیە موچە دێت بەپێی ئەو قسانەی کە هەیە بڕیارە ئەم هەفتەیە چارەسەری و بابەتە بکرێ ئەم هەفتەی کە ئێساتیانی سوپاس بۆ ڕێباس حەمدان بریکاری پێشوو وەزارەتی دارایی فێدراڵ کە لەگەڵمان بوو. سپاس.